خاتو نەورەس خانمێکی شاعیرە خاوەنی کتێبێکیشە کۆمەڵێک بەرهەمی جوانی هەیە ئەمڕۆژ بەشێک لە بەرهەمەکانی پێشکەش وێ ئێواکە بەخێر بەی نەورەسیان فەرموو تۆ سڵاوی خۆت بگێنە. سپاس دەبین خان بۆ بانگەشتەکەت دڵخۆشم کە بۆ میوانە ئازیزانە ئاشنا دەبم ئەوڕۆ. بێگومان بەرهەمەکەی من شقارتەیە شقارتە لە 2020 براوی خڵاتەکانی نووسیار بوو خەڵاتەکەشیان چاپکردنی کتێبی شقارتە بوو بۆ من. ئەمە هەم زۆر سپاس دەکەمەوە هەم ناوبانگێکی باشی پێدام چونکە وای کرد ئەم دەقەکانی خۆم بخەمە پێش دەستی کەسانێکی بە ئەزمون و تا سەنگاندنی بۆ بکەن بێ ئەوەی خەمی ئەوم بێ بزانن کە من کێم یاخود لە چچینێکی کۆمەڵایەتیم یانیش ڕەگەزم بزانن لەبەرەوە ئەو کاتە ئەوها دەمتوانی ئاسوودەتر بنووسم لەبەرەوە کە براوە دڵنیا بووم لەوەی بە براوە دەبم ئەوەندا ئافرم زۆر ئەوم بەدڵە کە مرۆڤ لە هەردوو ڕەگەزەکە متمانەی بەخۆی هەبێ بۆ ئەوەی پێش بکەوێتەوە هەمیشە ئەگەر وزەیەکی نەرێنیت هەبێ بەرامبەر بە هەموو هەنگاوێکت بێگومان وزەی ئەرێنیت بۆ دەگەڕێتەوە ئەمە زۆر زۆر جێگەی خۆشحاڵیە و دەمویست ئەو بیرۆکەیە لە مێشکی خوێنەرانی ئازیز ینی بکوژم بڵێن نەورەس کچە لەبەرەوە دەخوێندرێتەوە بۆیە کە شقارتە یەکەم بوو ئەمن لەو پەڕی بێ هیوایی دابووم سەبارەت بە فستیڤالەکان و پێشبڕکەیەکان چونکە پێشتر من شەعری شقارتەم ناردبوو بە فستیڤالێکی دیکە بێگومان هەرێک لە دادوەرەکان نامەی بۆ ناردم گوتیەوە چۆنە شقارتەکەی تۆ یەکەم نەبووە بەڵام خۆشبەختانە شقارتە ئێستا بە چاپکراوی لەبەردەستمانە لەبەرەوە دڵنیا بووم کە لە بەرهەمەکەی خۆم دڵنیا بووم دەستخۆش ئەم جۆرە بۆنەی ڕێکمان خستووە پێویست بە بۆنە ناکە با ئێمە بۆنە دروستکەین باش بووە نیە کۆبوونەوەی هەموو خاتونە جوانە ئەو پەڕیشان نازیە هەڵواسین بێ ئەوەی گریانم ببینێ دڵمی لەگەڵ قاپەکاندا شوشت دایکم دەزانێ چۆن برین ساڕێژ دەبێ ناکرێ بیرم نەکەوێتەوە گوتی لە ژوورێکدا لە دایک بوویت بۆنی خوێنی سارد و برسێتی لێدەهات ژیان لە چاومدا مەرگ بوو کاتێک لە شاراندا لە ئاسوودەی ون ببووم ناکرێ بیرم نەکەوێتەوە گوتی لە ژوورێکدا لە دایک بوویت بۆنی خوێنی سارد و برسێتی لێدەهات ژیان لە چاومدا مەرگ بوو کاتێک لە شاراندا لە ئاسوودەی ون ببووم ئەو شارانەی نە ئاسوودەی من بوون و لە جەستەی ساردم نەدەبوونەوە ئەو شارانە نە ئاسوودەی من بوون لە جەستەی ساردم نەدەبوونەوە چونکە ئاسمانم خۆش دەویست خەونم دەدی چونکە ئاسمانم خۆش دەویست خەونم دەدی خەونی بە باڵ منیش بێباڵ ژیان لە چاومدا مەرگ بوو کاتێک لە شاراندا لە ئاسوودەی ون ببووم ئەو شارانە نە ئاسوودەی من بوون و لە جەستەی ساردم نەدەبوونەوە چونکە ئاسمانم خۆش دەویست خەونم دەدی خەونی بەباڵ منیش بێباڵ سوورا و پەمەیەکەی دایکمم دەشاردەوە و سەندرێ لام پێڕنگ دەکرد ئێستا دەزانم بۆچی لە شیعردا نیگەرانیەکان هەڵدەواسم نیگەرانیەکان هەڵدەواسم هەر بشیت سەرکەوتوبی ڕزگیان فەرموودەینە لای شیعرێکی تۆ
شقارتە پرسیاریان کردبووم دیوارەکان لە ناو پێخەفی گەرمدا سەرما گوێچکەکانم ڕادەکێشێ لە ناو هەرا و زەنای مرۆڤان بێدەنگی قۆڵم ئەزیەت دەدا پێڕاناگەم بڵێم خۆشم دەوێی لە ناو پێخەفی گەرمدا سەرما گوێچکەکانم ڕادەکێشێ لە ناو هەرا و زەنای مرۆڤان بێدەنگی قۆڵم ئەزیەت دەدا پێڕاناگەم بڵێم خۆشم دەوێی زەوی پاڵی پێوە ناوم و لول بووم هاواری ژێر پێستم و قرچەی شکانی ئێسکەکانم دەبیستم سبەی لەو خەونە خەبەرم ببێتەوە درەختێک لە پرچم دەدەم گولێکیش لە خەونەکانم سبەی لەم خەونە خەبەرم ببێتەوە درەختێک لە پرچم دەدەم گولێکیش لە خەونەکانم هێشتا گوێم لە دەنگی حەقایەت خوانەکەیە لە خەودا بریندار بوو قاچێکی پەڕی بەڵام هێشتا حەقایەتی سوارچاکان دەگێڕێتەوە لە خەودا بریندار بوو قاچێکی پەڕی بەڵام هێشتان حەقایەتی سوارچاکان دەگێڕێتەوە خۆشەویستی لەبیر بکە زمان و شەمت و ڕەن شیعرێکم لە پەتی خۆکوشتن ڕزگار کرد ئەگەر چی لێم بۆتە ئەهریمەن ژیان ئەگەر چی لێم بۆتە ئەهریمەن ژیان لەبیری بکە خۆشەویستی هێڵنج بدە و بمهێنەوە ئەوە دەنگی سینکوتانی زەویە من بۆنی دادپەروەریم لەبیر کردووە ئەوە دەنگی سینکوتانی زەویە من بۆنی دادپەروەریم لەبیر کردووە بۆنی دارستان مرۆڤ میهرەبانی لەبیرم چوون پێکەنینم بەپارە دێ تۆش بە قسەکانم پێکەنینم بەپارە دێ تۆش بە قسەکانم بەڵام کرێچیم چێژ لە تامی ئەو تەماتە سوورکراوانە دەبینم کە نیوەیانم لە بیرکردنەوەی تۆدا سووتاند لەم دێڕەدا بڕۆ دەرەوە دەیفرۆشم لەم دێڕەدا بڕۆ دەرەوە دەیفرۆشم پێش ئەوەی قوتابخانە قوتم بدات و جادەکان بەسەرمدا بڕۆن ناگریم خۆم دەخۆمەوە و مەست دەبم ئەوەندەم بەسە بە پاڵکەوتنەوە قۆڵێکم خەمە سەر چاوم و بەناو گۆشت و ئێسکە شکاوەکانی خۆمدا مەلە بکەم ئەوەندەم بەسە بە پاڵکەوتنەوە قۆڵێکم بخەمە سەر چاوم و بەناو گۆشت و ئێسکە شکاوەکانی خۆمدا مەلە بکەم کچێکی کەشخەم جەستەم کامڵە ئەمانە قسەی پیاوەکانن تۆ ئەمڕۆ شتێکی تر بە زمانم زیتەڵە و مێشکم هارە پێم گوتبووی تەنیا نامێنمەوە بە پرچە ڕەشەکەت بڵێ سەرینم بەردا زمانم زیتەڵە و مێشکم هارە پێم گوتبووی تەنیا نامێنمەوە کاتژمێر 3:21 خولەکە بە پرچە ڕەشەکەت بڵێ سەرینم بەردا ئەم شەو نووسینی شعر لە گەستنی لێوی بە سوراوی ئەکسپایر خراپترە ئەم شەو نووسینی شعر لە گەستنی لێوی بە سوراوی ئەکسپایر خراپترە قوربان بم هەر بژیت ناوڕەزگیان تۆزێ نووسینەکانت ستایلێکی تایبەت بەخۆتن
تەنها شعرێکی ڕۆمانسی و لەسەر وەزن و قافیە نییە وەکو بەخشانە شعرەوە نییە زیاتر ئیلهامت لە کێ وەرگر کە دەستە بە نووسین کردووە ڕاستی ئیلهام وەرگرتن ئەمن کە ئەو کاتی دەستم بە خوێندنەوە کرد یەکەم کتێبی شعری کە خوێنمەوە کتێبی شەهاب زەنگەنە بوو خوددا لێ خۆش بێ ئەو کاتە بڕیارمدا ئیدی من دەبێ ئاو هات ئەو چەند بە جوانیش هەستەکانی خۆی دەنووسێ دەبێ منیش ئاوا بینووسم پاشان ئیدی کە دەستم بە خوێندنەوە کرد زانی من دەبێ زمانی شعری خۆم بدۆزمەوە شاعیر بە زمانە شعریەکەیەوە دەناسرێتەوە ئەگەر من بێت و وەک ئەوانی دیکە وەک شێرکۆ بێ کەس وەک تەرزەجاف یاخود کەژاڵ ئەحمەد شعر بنووسم ئەوە کەواتە من هیچم نەکرد و هیچم لە ئەدەبیاتدا ئیزافە نەکرد لەبەرەوە ئەوە بە دوواداگەڕانی زۆر و خوێندنەوەی زۆر وای لە من کرد کە بە دوای زمانی شعری خۆمدا بگەڕێم ئەخوێنیت مامۆستا لەکوێ لە قوتابخانەیەکی دەرەوەی شاری مامۆستای چوانەیە کوردی هەر بژیت سەرکەوتوو هەر ئەوەش ئیلهامی بە مندا کە لە قوتابخانەی ناوەندی بووم یەکەم کتێب کە مامۆستای کوردی مامۆستا بێخاڵ قوتابخانەی سەرەتایی و ناوەندی و دواناوەندیم لە شاری حاجی قادری کۆی تەواو کرد بەڕاستی ئەو قوتابخانانە زۆر پڕجوڵە و پرچالاکی بوون زۆر گرنگە قوتابخانە زۆر پێچەوانی قوتابخانەکانی ئێستا خۆم من لەم قوتابخانانم لە ناوەوەی شاری چالاکیەکان زۆر کەمن لەو شاری کۆیە هەر بۆنەیەک چالاکی تایبەتی لە دەکرا ئەو وزە و تینێکی دیکەی بە من دەدا قەت مامۆستایەکەم بە منی نەگوت زۆر خراپ دەنووسی یان بەردەوام مەبە یا بەشداری نەکا بڵە شعرەکەت جوان نییە دایمە شعرەکەی منی لە دیوار دەدا یان خۆشە ئەو هانیاوی بەردەوام بی بنووسی بێگومان ئەوە شانیدا هەر بچمە بەشی کوردی و کوردی تەواوکم ببەوە نەورەزگیان دەینە لای شعرێکی تری بەڕێزت موزیکمان بنێ فەرموو لە یادەوەری ئاودا لە جەستەی یەکتریدا ئاو بووین کاتێک تەماشایان دەکردین ئەڤینی ئێمە ڕوت و تەڕ و ئاشکرا بوو بەڵام لە یادەوەری ئەم شارەدا کانی دەمێنینەوە لە شعریشدا هەر تۆ بوویت کاتێک کە دەمنووسی درەختەکەم کە دەمنووسی ڕووبارەکەم هەر ئاو بووین لە شعریشدا هەر تۆ بوویت کاتێک کە دەمنووسی درەختەکەم کە دەمنووسی ڕووبارەکەم هەر ئاو بووین تا لە چاڵ و گەردەکانی یەکتری بدوێین تا لە ناو پەراسووی یەکتریدا پەیڤەکانمان بسووتێن شعرمان دەنووسی ویستم بنووسم باران لەسەر پێستمدا بوویت بە شەونم ئەو ڕۆژانەی لە زمانی یەکتریمان دەخوارد چاوی دابوو نەریت گولە بوو بەڵام ئێمە گوڵ و سەمامان هەڵبژارد ئەو ڕۆژانەی لە زمانی یەکتریمان دەخوارد چاوی دابوو نەریت گولە بوو بەڵام ئێمە گوڵ و سەمامان هەڵبژارد سەما لە کتێبی شقارتە بە پێنووسی نەورەس محەممەد هاتمە حەوشەکەوە بەسەر جۆلانەیەکی منداڵانەوە فڕیم خەیاڵی کۆترێکیشین لە سرمدا بوو بە گۆرانی هەست و نەستی گەرمت بوون بە پۆشاکێکی نەرم هاتمە حەوشەکەوە بەسەر جۆلانەیەکی منداڵانەوە پەراسوەکانم دوو دەرگا بوون ئاوەڵام کرد خێرا خۆت وەژوور داکە نامەوێ بڵێم لە نێو مندا چی دەگوزەرێ ئاشکرایە مرۆیەکی دی لە نێومدا لە گەڵمدا سەما دەکات جوان بوو کتێبەکە تێکستی زۆر جوانی هەیە حەزم کردنەوەکەی توش زۆر جوان بوو حەزم کرد پێشکەشی بینەرانی کەم لە نووسینی خاتونەوڕەس دەست و چاوتان خۆش بێ